یەکێتی بەچمەرجێک وەزیری پێشمەرگەی گەڕاندەوە سەر کارەکەی. ئەو بەڵێنانە چین یەکێتی لە پارتی وەریگرتوون. دوای زیاتر لە 19 مانگ ئەمڕۆ دووشەممە شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگە گەڕایەوە سەر کارەکەی و وەک وەزیری پێشمەرگە لە هەولێر دەست بەکار بووەوە. دوای گەڕانەوەشی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا گوتی لە ڕاپەڕینەوە لەسەر شاڕەی ڕاست بووین و لە ماوەی ڕابردووشدا لە وەزارەتی پێشمەرگە وەک یەک تیم کارمان کردووە. گوتیشی هەموو ئامانج و پلانێکشمان لەسەر ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگە بووە. دەژڵێت لە ڕاپەڕین لەگەڵ پێشمەرگە قارەمەن و تێکۆشەرەکاندا ڕوبەڕووی ڕێژیمی باسی فاشیست بووینەوە و تا ئێستاش لەسەر شاڕەی کوردایەتی بەردەوام بووین و تا دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستان. لە دوای ڕاپەڕینیش لە هەر پێگە و دەسەڵاتێکدا بووبم چ لە ناو حیزب و چ لە حکوومەتدا ئەرکی لە پێشینەم هەمیشە بریتی بووە لە خزمەتی کەسوکاری شەهیدان و پێشمەرگە و خەڵکی کوردستان. لە 19 مانگی ڕابردوودا کێ زەرەرمەندی یەکەم بووە لە دەست لە کارکێشانەوەی وەزیری پێشمەرگەدا. لەو ماوەیەدا کە وەزیری پێشمەرگە وەزارەتەکەی جێهێشت بوو یەکێتی زۆرترین زیانی بەرکەوتووە بەهۆی ئەوەی کۆمەڵە گۆڕانکاری لە ناو وەزارەتەکەدا کراون بێگەڕانەوە بۆ تیمی یەکێتی لە وەزارەتی پێشمەرگەدا. لەوانە لاوازکردنیان لە ناوەندی بڕیاری وەزارەتەکەدا و لێوەرگرتنەوەی کۆمەڵک پۆست لە یەکێتی و دادگای سەربازی بڕیارەکانی کەوتنە دەست پارتی و لە بەرژەوەندی ئەو حیزبەدا بوون. سەرباریەوە کۆمەڵک پۆست گۆڕا و بوجە و نەسریە گۆڕانکاری تێداکرا. لەو ماوەشدا پارتی بە تەواوی پێگەی خۆی لە وەزارەتەکەدا قایم کرد و سەدان کەسی نوێی بۆ وەزارەتەکە لە ژێر ناوی جیاجیادا دامەزران. لەو ماوەیەدا یەکێتی زۆر هەوڵیدا وەزیرێکی نوێ بۆ وەزارەتی پێشمەرگە دابنێت. کاندیدی سەرەکیش ڕێباز بێرکۆتی بوو کە کەسی نزیکی ماڵی کۆسرەت ڕەسوڵ بوو. ئەگەرچی پارتی لاری نەبوو بەڵام سەرۆکی حکوومەت بڕیاری لەسەر نەدا و ڕازی نەبوو پۆستەکە بە وەکالەت بەڕێوە ببرێت. دواتر یەکێتی لە کاندیدکردنی ڕێباز بێرکۆتی پەشیمان بووە و دواتریش دادگای فیدراڵی ماوەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستانی هەڵوەشاندەوە. ئەوەش دەرفەتێکی دایە سەرۆکی یەکێتی تا بەڵێنەکەی بەرامبەر بە ماڵی کۆسرەت ڕەسوڵ بەو هۆیەوە نەباتە سەر. چونکە پێشکۆنگرا یەکێک لە داواکاریەکانی ماڵی کۆسرەت ڕەسوڵ ئەوە بوو پۆستی وەزیری پێشمەرگە بە کەسێکی نزیک لەوان پڕ بکرێتەوە. دوای ئەوەش جارێکی دیکە پۆستی وەزیری پێشمەرگە دەسەڵاتەکەی گەڕایەوە دەباشان. مەرجەکانی گەڕانەوەی وەزیری پێشمەرگە بۆ پۆستەکەی چی بوو؟ یەکێتی لە بەرامبەر گەڕانەوەی وەزیری پێشمەرگەدا بەڵێنی لە پارتی وەرگرتووە کە وەزیری پێشمەرگە و سەرۆکی حکوومەت بتوانن واژۆی دامەزراندن لەسەر ئەو 400 کەسە بکەن کە یەکێتی لە دوای ڕووداوەکانی 8 تەمموز دای مەزراندون لە وەزارەتی پێشمەرگە و یەکەی هەفتادا. جگەلەوەش سەرۆکی هەرێم و حکوومەتیش ڕازی ببن بۆ گۆڕانکاریانەی یەکێتی لە ناو یەکەی هەفتە و کۆماندۆ و دژە تیرۆردا ئەنجامی داون. هەروەها ئاڵوگۆڕی فەوج و یەکە و فەرماندەکان پەسەند بکرێت و واژۆیان لەسەر بکرێت. لە بەرامبەردا یەکێتی پشتیوانی حکوومەت دەکات و لە بەغدادیش یەک ئاڕاستە دەبن. هەروەها یەکێتی دەستبەرداری بەغدا دەبێت. ئەمەش لە لێدوانی چەند ڕۆژی ڕابردووی جێگری سەرۆکی حکوومەت و وتەبێژی یەکێتیدا بەڕوونی ئەو پەیامە دەرکەوت کە ئەوان وردە وردە لە بەغدا نائومێد بوون. هەروەها بایکۆتی مامۆستایانیش کۆتایی پێدێنێت و دەوام دەست پێ دەکاتەوە. هەر ئەوەش بوو پەروەردەی سلێمانی داوای دەستپێکردنەوەی دەوامی لە خوێندنگاکان کرد. دواخستنی هەڵبژاردن ئەگەرێکی دیکە کە لە دەست بەکاربوونەوەی وەزیری پێشمەرگە دەخوێندرێتەوە دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئەمەش لەسەر بنەمای ڕێکەوتنی پارتی و یەکێتی بۆ دواخستنی هەڵبژاردن تا کۆتایی ساڵی 2024. ئەمەش بە بیانووی ئەوە دەبێت لەگەڵ هەڵبژاردنەکانی عێراق بە یەک پاکێج ئەنجام بدرێت تا دوو خەرجی دروست نەبێت و ئەگەریش هەیە بەغداد و کۆمیسیۆنیش قبوڵی بکات. گەڕانەوەی شۆڕش ئیسماعیل و هەوڵدان بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندانەکان وەڕایگریکردن لە مامۆستایان بۆ چوونە بەغدا و ڕاگەیاندنی دەستپێکردنەوەی دەوامی مامۆستایان لە سنووری سلێمانی هاوکات لێدوانەکانی قوبات تاڵەبانی لەبارەی بەغدا و سەردانی شاندی هەرێم بە بەشداری گۆڕان و یەکێتی و پارتی بۆ بەغدا هەمووی یەک پاکێجە و پێدەچێت لە کۆبوونەوەی ڕابردووی چوارقۆڵی نێوان بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی و مەسرور بارزانی و نێچیروان بارزانی ئەو ڕێکەوتنە کرابێت و هەموو شتێک بڕابێتەوە.